قوتابخانەکانی ڕووناکی هەولێر عشق و نیولیفەر کە بە 4 زمان منداڵان پەروەردە دەکەن بە هەمان جۆش و خرۆشی یەکەمین ڕۆژەوە بە کواڵیتیکی بەرزی پەروەردەوە نەوەی داهاتوو پێدەگەێنن. لەوانەکاندا تەکنەلۆژیا بە شێوەیەکی پراکتیکی بەکاردەهێنرێت و قوتابیەکانمان لە ڕێگەی یاریە ژیریەکان و چالاکیە جۆرا و جۆرەکان دنیای مشکیان دەکرێتەوە و لە ڕێگەی چالاکی خولە جیاوازەکانەوە تواناکانیان دەردەکەوێت. قوتابخانەکانی عشق و نیولیفەر بەردەوام پێشڕەوی نوێگەریەکان و لە ڕۆژانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناشدا سیستمێکی پەروەردەیی ئۆنلاینی بۆ خزمەتی قوتابیان بەرهەمهێنا کە لەسەر ئاستی جیهان سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا. قوتابخانەکانی عشق و نیولیفەر لە سیستمە ئۆنلاینەکەدا 4015 ڤیدیۆ و 12190 دوانەی ڕاستەوخۆی بۆ قوتابیان فراهەم کرد و لەو ماوەیەدا نەیهێشت قوتابیان لە پرۆسەی خوێندن داببڕێن. بە ئەزموونی 26 ساڵ لە پەروەردە و فێرکردن بەها باڵا میلیەکانمان بە زانستی نێودەوڵەتی تێکەڵ دەکات. پەلە بکەن و دوامەکەون چونکە ژمارەی وەرگرتنی قوتابیان سنووردارە. دەتوانن لەم ڕێگەیانەوە پەیوەندیمان پێ بکەن 0750 622 12 12